سەرۆکوەزیری ئیسرائیل بنجامین نەتەنیاهو یەکشەممە یادی ساڵانەی بۆ کوژرانی 6 میلیۆن جوولەکە کردەوە کە بە شێوەیەکی داڕژراو لەلایەن ئاڵمانی نازی و دەست و پەیوەندەکانی لە ماوەی شەڕی دووهەمی جیهانیدا ئەنجام درا. نەتەنیاهو لە ناوەندی بیرەوەری یاد واشم وتارێکی بەم بۆنەیە پێشکەش کرد. ئەو کوتی ئەزمموی قڕکردن بۆ ئەو هەر ڕۆژێک دەبێتە ڕێنوێنیەک و بەڵام ئەو کوتی گەلێک نمونە هەن کە تێدا جیهان لە ئەزمموونەکانی نازی ئاڵمان فێر نەبوونا کە دەیهەویست خەڵکی جوولەکە پاک بکەنەوە. لە پەنادژە جوولەکەبوون کە لە ڕۆژئاوا سەر لە نوێ دۆزراوەتەوە ڕق و کینەیەکی دیکە لە خۆرهەڵات خەریکە سا هەڵدەدات کە تونڕەوی ئیسلامی و ئەویش دژ بە جوولەکەیە و لەلایەن ئێران و داعشەوە پێشەنگی دەگرێت و بە ئاشکرا دەیانەوێت ئێمە پاک بکەنەوە. ڕق و کینە لە جوولەکەکان ئێستا ڕاستەوخۆڕ و بەڕووی وڵاتی ئیسرائیلە. دژبوون بە جوولەکە بە شێوەی کۆن و نوێ لەنێو بازنەی ڕۆژئاوا و لەنێو یوئێنیشدا بڵاو بۆتەوە. نەتەنیاهو گوتی زلهێزانی جیهان سەبارەت بە کۆمەڵکوژی جوولەکەکان لە ساڵی 1942 زاینی هەر پێشتر ئاگادار بوون و ئەگەر هاوپەیمانان هەنگاویان نابا گیانی میلیۆنها کەسیان لە کەمپەکانی مەرگ دەکرا ڕزگار بکەن و ئێستا ئەو مەترسیە لە جیهان بۆ وڵاتانی تر لە گۆڕەدایە. ئەگەر چی لەوە تا شەڕی دووهەمی جیهانی تراژدیەکی بە پلەی هۆلۆکاست نەبووە گەلێک ڕووداو هەن کە جیهان هەنگاو نانێت و پێش بە لە ناوبردنی خەڵک و کۆمەڵکوژی ناگرێت لە بیافرا، کەمبودیا، لە ڕواندا، لە سوودان و هەروەها لە سووریا. هەروەها ئەوەشی لێ زیاد کرد کە ئەوانەی ئەمڕۆ لە جیهاندا لاوازن ئەوە لە مەترسیدان. لە جیهانی ئێمەدا مانەوەی ئەوانەی لاوازن ڕوون نییە، لە چوارچەی وڵاتانی بەدکاردا دەرفەتی زیندومانەوە زۆر نییە، ئەوەی خاوەن هێزە دەتوانێت زیندوو بمێنێت. هەروەها بەم بۆنەیە سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ قڕکردنی جوولەکەکانی بە ڕۆژێکی هەرە تاریک لە مێژوودا وەسف کرد. لە ڕۆژی یۆم هاشوا واتە یادی هۆلۆکۆست ئێمە چاو لە هەرە تاریکترین قۆناغی مرۆڤایەتی دەکەین. ئێمە بۆیان بەپەرۆشین، ئێمە یادیان دەکەینەوە، ئێمە نزایان بۆ دەکەین و پەیمانیش دەدەین کە جارێکی دیکە هەرگیز و هەرگیز ڕوونەداتەوە. سەرۆکی ئەمریکا گوتی کە دەبێت بەتوندی لە بەرامبەر تێرۆریزم و کردەوە دزێوەکانی تردا بوەستین. ئێمە دەبێت جیاوازیکردن و دژ بە جوولەکەبوون لە هەر جێگایەکی دۆزرایەوە سەرکوتی بکەین. ئێمە دەبێت تیرۆریزم شکست پێبێنین و نابێت هەڕەشەکانی حکومەتێک پشتگوێ بخەین کە بە ئاشکرا قسە لە ناوبردنی ئیسرائیل دەکات. بۆ هەموو ئێوە کە ئەم شەو لە سەرانسەری جیهانەوە هاتوون با بزانرێت ئەمریکا بە هێزانە هاوشانی ئیسرائیل دەمێنێتەوە. لە بۆنەی ڕۆژی یەکشەمەدا هەروەها 6 کەسی ڕزگاربووی هەڵۆکۆست بەشداریان کرد کە مەشقەڵەکانیان داگیرسان لە دەمێکدا یادی قوربانیەکانیان دەکردەوە. لە ڕۆژی دووشەممەشدا خەڵک لە سەرانسەری وڵات بۆ ماوەی 2 خولەک لە شوێنەکانی خۆیاندا ڕاوەستان. شۆفێران بەیانی دووشەممە لە دەرەوەی ئۆتۆمۆبیلەکانیان ڕاوەستان لە دەمێکدا چراکانیان داگیرسان بوو. چایخانەکان و شوێنەکانی سەرگەرمی داخرابوون. ئیزگەکانی تەلەڤیزیۆن و رادیۆ فیلمی بە بەڵگەیان سەبارەت بە قوربانیانی ئەو ڕووداوە پەخش دەکردەوە. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.